بەهۆی ئەوەی کە قورئانمان ئیهمال کردووە بەڕاستی نفسی خۆمان مەحروم کردووە لە ئەم خێرە گەورە. تەماشاکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم حديثك صحيح ترغيبا عليك بتلاوة القرآن فإنه نور لك في الأرض وذخر لك في السماء. گرنگی بە قورئان بدەن، قورئان بخوێننەوە، چونکە قورئانی پیرۆز فإنه نور لك في الأرض، چونکە قورئان نور و ڕووناکی تۆیە لەسەر زەویدا. واتە ئەگەر قورئان نەخوێنی ژیانی تۆ هەمووی تاریکیە، ئەگەر قورئانت خوێند ژیانی تۆ هەمووی ڕووناکی و نورە، نوری تۆ لەسەر زەویە خوێندنەوەی قورئانی پیرۆزە. وذخر لك في السماء، و دەبێتە زەخیرە و توێشوویەک بۆت لە ئاسمان و لە بەهەشت. پێت خۆشە ئەم زەخیرێت هەبێ، پێت خۆشە لەسەر زەویان نور بێ ژیانت، ڕووناکی بێ ژیانت، دڵت پێت خۆشە لە ئاسمان توێشوویەکی چاکت هەبێ، زەخیرەیەکی چاکت هەبێ لە بەهەشتی خوای پەروەردگار کە ئاسمانەکان لە بەهەشتن. دەی قورئان بخوێنە. ئەو ئامۆژگاری و وەسیەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. کەواتە ئاگاداری خۆت بە، قورئان بخوێنە.